لەو کاتەوەی فشار و گەمارۆکانی ئەمریکا بۆ سەر ئێران زیادی کردووە، بەرپرسانی تاران لە پێناو ئەوەی ئابوووریەکەیان لەوە زیاتردا نەڕمێت بە دوای ڕێگەی جێگرەوەدا دەگەڕێن. یەکێک لەو ڕێگەیانەی تاران بۆ ڕزگارکردنی ئابوووریەکەی بەکاری دەهێنێت هێڵی شەمەندە نەفەری نێوان ئێران و چینە کە بە یەکێک لە گرنگترین شادەمارە ئابوووریەکان دادەنرێت. ئاژانسی بلومبێرگ دەڵێت لە 13ی نیسانەوە دروست لەو کاتەی گەماروی ئەمریکا دەستی پێکردووە. جوڵەی زیاتر کەوتوتە نێو ئەو هێڵە شەمەندە نەفەرەی کە تارانی پایتەخت بە شاری شیانی چینەوە دەبەستێتەوە. پێشتر ئەو گەشانەی لەو ڕێگەیەوە ئەنجامدراون کاڵایان دەگواستەوە هەفتانە یەکجار ئەنجام دەدران، بەڵام بلومبێرگ دەڵێت ئێستا گەشتەکان زیادیان کردو، لانی کەم 3 ڕۆژ جارێک گەشتەکان ئەنجام دەدرێت. ئەمەش ئاماژەیەکی ڕوونە کە ئێران ئەم ڕێگەیە بەکاردەهێنێت وەکو قەرەبوویەک بۆ ئەو گەمارۆ دەریایی خراوەتە سەری. ناوەندە ئابوووریەکانش خەمڵاندنیان کردووە و گەیشتونەتەوە ئەنجامی ئێران لەم ڕێگەیەوە توانیوێتی هەناسەیەک بدات و کەمێک فشارەکان کەم بکاتەوە. لە کاتێکدا دۆخی ئەمنی گەر و هورمز بە ڕادەیەکی زۆر تێکچوو، تەنانەت لە چەند ڕۆژی ڕابردوودا کارگەشتەوەی ئێران و ئەمریکا لەوێ هێرش بکەنە سەر کەشتیەکانی یەکتر. ئێران ساڵانێکی زۆرە چین وەکو هاوبەشێکی گەورە بازرگانی تەماشا دەکات، وەکو چۆن چینیەکان دیارترین کڕیاری نەوتی ئێرانن بە درێژایی ساڵانێکی زۆر کە ئەمریکا سزای خستووەتە سەر تاران.